شینیانەی کە ئەکرێت دۆزینەوەی نەخۆشیە نەک دڵنیابوون لە نەرساغی دروستە؟ ئەتوانین هەردووچی بڵێن یعنی تۆ کە نەخۆشیەکانت نەبوو معنای دڵنیای لە شت ساغە باشە بەڵام کێشەکە لەوە ئەو نەخۆشیانەی کە نیشانەی نییە تۆ بە شیکاریەکان ئەیدۆزیتەوە بۆی ڕێگری لێ بکەی ببێ بە نەخۆشی قورس یاخود کێشەی لاوەکیت بۆ دروست بکە باش فەرموو بەردەوام بە ئەو نەخۆشیانە با بڵێن بە شێوەیەکی گشتی چینێکێک لەوانە نەخۆشی بەرزبوونەوەی پەستانی خوێنە کە با بڵێن زەختی پێ ئەڵێن لەوانەیە چەند ساڵێک ئەم کێشەیە هەبێت بەڵام هیچ هەستێکی پێ نەکەین جارجار لەوانەیە سەرێشەیەکی کەم دروستکە یان نا باشە ئەگەر ئێمە باسی ئەوە ئەەکەین دوای مدەی چەند ئەم فەحسانە بکرێ لەوانەیە 2 ساڵ جارێک بۆ بڵێن زەخت بگرێ ئەو کەسە هەست بکە کە ئەمە ئەگەر سەرێشەیەکی هەبوو ئایا ڕەتی بە زەختەوە هەیە یا لەوانەیە سەرێشەیەکی ئاساییە بۆ ئەمە پێشتر بزانرێ لەبەرەوەی کە ئەم زەختە لەوانەیە ئەگەر چەندین ساڵ بخانێت تەسیل لەسەر بورچیلە بکە تەسیل لەسەر بۆری خوێنەکان بکە تەسیل لەسەر بڵێن بۆریەکانی ناومێشک بکە باشە بەڵام کە زوو زانرا زوو چارەسەری بۆ ئەکرێ نەخۆشیەکی تر شەکرە شەکرەیەکێکە لەوانەیە چەندین ساڵ هەبێ بەبێەوەی هیچ هەستی پێ بکرێ بە تایبەتی کەسانێک هەیە لەوانەیە زۆر بە ئاسانی وەری بگرێ احتیمالە مەسەلەن میز ئینسان شەوان هەستێت چەند جارێک لەوانەیە ئاسایی بێت تا 2 جاریش هەیە 4-5 جار لەوانەیە میز بکە هەرگووی نەیاتێ بڵێمە ئاساییە یاخود چەند نیشانەیەش کە دروست ببێ هەرگووی نەیاتێ یان نیشانەکان ئەمەنە کەمن لە کەسەکە کە هەستی پێ ناکات بەڵام شەکرە یەکێکە لەوانەی کە با بڵێن زۆر بڵاوە زۆر هەیە خاستن لە کە تەمەەن هەڵەکشێ بەرەو سەرەوە کێشەکە لەوەیە شەکرەکە خۆی لەوانەیە زۆر وەکو خۆی هیچ کێشێکی وان دروست نەکا لە بیدایەتە بەڵام ئەبێ بەهۆی نەخۆشی بۆریەکانی خوێن ئەبێ بەهۆی ئەوەی کە تەسیل لەسەر دڵ بکە تەسیل لەسەر گورچیلە بکە کە لەوانەیە پاش چەندین ساڵ ببێ بەهۆی پەتکەوتنی گورچیلە باشە ئەمە ژیشێکە لەو نەخۆشیانەی کە لەوانەیە چەندین ساڵ هەبێ بەبێ ئەوەی درشی پێ بکەیت و بیزانی ئەگەر شیکاری نەکەیت